دواران كاتتان باش وق عرضم كردن ليراتو مغناطيسية كتير يعني بلين مغناطيسية كتير ليرواني بلين بواري مغناطيسي كتير دي كاركات السر تنوركي كي بارجابي ام تنورك بارجابيا بخيرايك لناو ام بوارة مغناطيكا ازوله كاتك تنوركي كي بارجابي ليرة دا ازوله معناي وايا اما خوي مغناطيس دروسكا كخوي مغناطيسي دروسكن مغناطيسي امو مغناطيسي سركي كاركنا سريك تايبت مندي ومغناطيس سركي من بس بيشان داوا ببي بيشان داوا و بيالان بي كتوندي مغناطيكا كيتي وكو چون مال كهرباء ايمان هبو ليرا بيمان هيا استسرنج بدن هيزك كديت ام كاراكا يكسان با كيو في كاراتي بي اما بارجا كمان اما توندي مغناطيكا كيا يعني ام مغناطيسا او وقتا كاني ويدا بني ام بارجا بمشي وزازوله وغوشي نيوان بيكا مغناطيك فيلدكا وبيكا فيه او كات هيزيك ام بارجا هيزي اسبيكا كو هيزا بمشي وزبرو سروي عراستك زور بآساني كردي بكره بدستي راست دست لعراستي بيا ازيد مدى دست لعراستي بيا را قريبا بشي وازا برو بي كويا كيتوا ام پنجيات چي بشانه دا عراستي هيزاكا بشانه دا سيركن اما كرات كردنا بس كرات كردني كيا ساينية كروس برودكتا بري ام هيزا اكاتا اما كيو في بي سايني غوشين يوان امانا كي ام هيزا زور ترينا كاتي كام غوشا 90 درجة به كي كم ترينا يعني باريا كي تو حسب هيتشش نهيزيناكا او كاتي كا بيكا ويكا ليك ارستابن يعني مثلا بارتيكلا كي تورك اعوابه نجاتي او شوازي بتناو بشوازي كلار ياستوني بتناو بوارا مغناطيكي ام مغناطيسوا او زريك به برو كاتي حسب هيتشش نهيزيناكا بي چون دیاری کردی یعنی بی تندی بواری مغناطیسی چون دیاری کردی بمشی آواز دیاری کردی که تو ماکسیمومی او هزت که دیاری کرد طبعا بپی گوشکا نود بی ماکسیموم دابشی بارگا کیب که دابشی خیرایی کیب که تندی بواری مغناطیک لو خالا ادوزبتو شتيك هيا تندي بلين تندي بوادي مغناطيك يككيبا تسلا ابيوري يككي تسلا يلا هنا لسيستمي اس اي ايك تسلا اگر فرمولا بكابيدن تسلا تشي وندي شي لقال لك كان تركيا ما يناسين وكون نيوتن متر سكند ما نبتشي ذاك اگر اسيريان فرمولا بكي بي يكسان بو اف ماكسيموم لسر كيو في بي با تسلا ابيوري اف بنيوتن ابيوري كيوبا كولومبا بيوري خيرايش كمتر لسر سكند هيدا اوكي يعني فيلوسيتي يك تستا كاتي 1 نيوتن كيلومتر لسر سكند بس كولومب لسر سكند خويا كاتي امبير كوابو يك تسلا يكسانا ب 1 نيوتن امبير متر يكي تريشيا كزور مشهوره وبغاوس نصراوا بيالن غاوس بريد يك تسلا لقال غاوسا بيونديغام شواز يك تسلا يكسانا ب 10000 غاوس يدتواني شوار غاوس هو بلين لا جوري توندي مغناطيسي توندي مغناطيسي يا بي تي بجي سيدي هني عندك ك هني جمارب ك بو من سجول بجورا كان همانا at the surface of neutron star هني استيرا هنك بيالنا استيرا نيوتروني لا surface كي دتوان هشتا اوكي لما زيتي سوبر كوندكترك يا بلين برزقينيرك رسل زي خوما اندروسيا كي يعني هي العالم مختبرة كاتا بيتش تسلا لما زيكي الكترومغناطيكي اساي الكترومغناطيكي هان وانا كهان يعني دورنجن يك تسلا باشا او تقورك يما قورك يك تسلا بتشوكا كشي دتوان ماينس 2 تسلا عفوا من رامي الكترومغناطيسي بس من او الكترومغناطيسي كبا هندروسيا كان
بەکارەبە ئەو لور پێچەکان و ئەمانە دروستەکەن یەک تێسلایە بەڵام ئەو ئاساییەکەی کاوە لە زۆر شوێنە بەکاردێ دەتوان ماینەس 2 تێسلایە لە نزیک ڕووبەری زەوی دەتوان ماینەس 4 تێسلایە سیرکە ڕووبەری زەوی وتمان زەوی خۆی مەگنەتیکێکی تایە چوە کارەکان سەر مەگنەتیسەکانی تر کەوا بوو مەغنەتیسە بچووکە بەڵام بچووکەکە چەندێک دەتوان ماینەس 4 ئەنی زۆر بچووکترە لە بڵێن مەگنەتێکی ئاسایی کە لە بازاڕەکانە لە سەلاجەکان هەیە لە سەلاجەشدا بەکات لە فەزای بینی ئەستێرەیە دەتوان ماینەستەیە باشە لە ژوورێکە کە تۆ بە شێوازێ بڵێن هینە کردو داد خستووە کە هیچ چەشنە هینێکی تێنەیە ینی بڵێن مەگنەتیکێکی تێنەیە دەتوان ماینەس 4 ئەو بۆ وەلە گەورەی و ژمارە تێ بگەن و لای کاریگەریەکەی لە ژیانی ڕۆژانەتان لێرە ئەیبینن مثالێک هەیە مثالە نەکەین و ئەم ویدۆش کۆتایی پێێن تماشاکەن مثالەکەمان بەم شێوازەیە مەگنەتیک فیلدێکی بی یونیفۆرم ناگۆڕێ ئەمە هەمانە باشە لێرایە وەک کە بڕەکەی چەندێکە 1.2 تسلایە 1.2 میلی تسلا یعنی 1.2 هزارمی تسلایە بە شێوەی ڤێرتیکالی بەرەو ڕووی ینی بڵێن کە وەختێکە لە شوێنێکە ئەم ئاڕاستە بۆ بکتەربێنی ینی بەرەو ڕووی تۆتە ینی ڕێک بەرەو چاوتێ ئەوە ینی ئەوەیە ینی نوکەکەی بەرەو تۆیە ئۆکەی بارگەیەک دێتە ئەم ناوەوە پرۆتۆنێک دێتە ئەم ناوەوە کە وزەکەی 5.3 مێگا ئەلکترۆن ڤۆڵت ئەوە تا هاتووە ئەم ناوە پرۆتۆنەکەی دێتە ئەم ناوە بەشێوەی ستوونی دێتە ناوە تەبعەن پرۆتۆنە بارگەی هەیە کەوا بوو هەست بە هێزێکەکە ئەو هێزش بەو شێوازی پیشانمەدا چونکە ئاڕاستی مەگنەتیکەکە بەو شێوازە بێکەی بینن بڵێن بەرەو دەرەوەیە ویەکەش بۆ شێوازەیەکە تۆ وێکە بێنی بە ئاڕاستەی دەستی ڕاستە بێت بیەکە بێنی بە ئاڕاستی بیەکە بەو شێوازە بیەکە ڕاستی وێ ڕەمانگرتووە بەرەو بی سۆڕینەوە بی بەرەو بی بی بەرەو بی چکەوتە بیەکە بەرەو چای منە بی بەرەو بی ڕێک هێزەکە ڕۆکاتە ئەمسەر ئۆکەی ئێستاکانە بین شتەکانی کە حەسێ بکەین یەکەم شێ ئەمە پێویستمانە ئەمە بەنوێ هێزەکەی حەسەبێ و بەنوێ هێزەکە حەسەبین کە کاگازە پرۆتۆنەکە خێراییەکە بدۆزینەوە پێ و فۆرمولە بەکار بکەین خێراییەکەیشمان چییە ئێمە وزەی هینەکەیمان هەیە وزەی کینێتیکەکەیمان هەیە بە پێی فۆرمولە کە ئازانین یەک لەسەر کردنیژی یەکسانێک لەسەر 2 m v توانی 2 v کاتێ 2 کەی لەسەر m 2 وزەکەی چەندەکە 5.3 میگا ئەلکترۆن ڤۆڵتە ئەمە ئەلکترۆن ڤۆڵتە بکەین بە جول خۆمان نەزانین یەک کۆلۆمب یەک ئەلکترۆن ڤۆڵتەکە دەتوان 1.6 کەڕێت دەتوان ماینەس 90 جول بەڵام چونکە ئێمە مێگایە کەڕێت دەتوان 3 شەبێ دەتوان 6 شەبێ وەکات دەتوان ماینەس 11 دابەشی بارستاییەکی کە ئەوەیە کە لێرای بینن کاتە 3.2 کەڕەتی دەتوان 7 متر لەسەر سەکەند ئەمە خێراییەکەیەتی بە پێی فۆرمولەکەی هێزەکە دۆزرێتەوە یەکسانە بە کیو وی بی ساینی ساینی 90 دەرەجەیە گۆشەی نێوانیم دوانە کێشەمان نابێت 90 دەرەجەیە لە بینی بی و بیە بی بەرەو دەرەوەیە بی بەرەو سەرەوەی ڕێک گۆشەکە ئەکاتە 90 دەرەجە ئۆکەی کیوەکە 1.6 کەڕ دەتوان ماینەس 90 پرۆتۆنەوەیە ئەوە خێراییەکەی ئەوەش بیەکەت کە دەتوان ماینەس 3 تسلا بە 0.2 و کەڕەتی ساینەوە ئەکاتە 6.1 کەڕ دەتوان ماینەس 15 نیوتۆن ئەمە هێزەکەی تۆیە بەڵام هێزە چەندە گەورەیە بۆ بزانیم هێزە چەندە گەورەیە تاودانەکەی حەسیە بەکەین سیرکەن تاودانەکە کاتە f دابەشی m کەەوە دابەشیەکەی کاتە 3.7 کەڕەتی دەتوان 12 متر لەسەر سکەند دووجا کە یانی ئەو هێزە هەرچەند بۆ ئێمە زۆر بچووکە بەڵام بۆ پرۆتۆن هێزێکی یەکجار گەورەیە و تاودانێکی یەکجار بەرزیەتەتی دێینەوە خزمەت